لیۆپۆڵڤایس کە پاش موسڵمانبوونی ناوی خۆی گۆڕی بۆ محەممەد ئەسەد ڕۆژنامەنووسێکی گەڕیدە بوو. لە ساڵی 1970دا لە خانەوادەیەکی جوولەکە لەدایک بوو. لە ساڵی 1926دا موسڵمان بوو. قورئانی پیرۆز و سەحیحی بوخاری بۆ ئینگلیزی وەرگێڕا. هەروەها جیهانی ئیسلامی پشکنی و لەگەڵ بزافە جیاوازەکاندا کاری کرد. محەممەد ئەسەد لە سەرەتای بیستەکانی تەمەنیدا چوو بۆ قودس، چونکە خاڵی لە قودس کاری دەکرد و لە تەنیاییدا تاقەتی چوو بوو. خۆیشی ئەوروپای وەکو زەمینێکی بێڕۆح و ژیان دەبینی. کاتێک لەگەڵ عەرەبەکاندا تێکەڵ بوو، سەیری مامەڵە و ڕەفتاریانی کرد، لە شێوازی نوێژکردنیان ڕامە خۆشەویستن، بەڵام هێشتا هەروەکو بێگانەیەک. ڕۆژانە لەگەڵ عەرەبەکاندا تێکەڵ دەبوو، فێری شێوازی ژیانیان دەبوو. هەروەها بۆی دەردەکەوت ئەوروپیەکان هیچ لەسەر عەرەبەکان نازانن، بەڵام بەهۆی خۆ بە گەورەزانینەوە وای پیشان دەدەن زۆر شارەزان. وەکو خۆی دەڵێت ئەوروپیەکی ئاسایی چی سەبارەت بە عەرەبەکان دەزانی؟ هیچ. کاتێک داهات بۆ ڕۆژهەڵاتی نزیک، کۆمەڵێک بیرۆکەی ڕۆمانسی هەڵی لەگەڵ خۆیدا دەهێنا. ئەگەر ڕازگۆ بووایە دەبوو دام بەوەدا بنێت هیچ شتێک سەبارەت بە عەرەبەکان نازانێت. منیش پێش ئەوەی بێم بۆ فەڵەستین هەرگیز بە خاکێکی عەرەبیم نەدەزانی. بێگومان دەمزانی هەندێک عەرەب لەوێ ژیاون، بەڵام وای وێنە دەکرد کۆمەڵێک کۆچەرین لە بیاباندا خێمە هەڵدەدەن و لای مێرگەکاندا دەمێننەوە. زۆربەی ئەوەی کاتی خۆی لەسەر فەڵەستین خوێندبوومەوە لەلایەن زایۆنیەکانەوە نووسرا بوو کە تەنها بیر لە کێشەکانی خۆیان دەکەنەوە. بۆیە نەداهات بە خەیاڵمدا فەڵەستین پڕ بێت لە عەرەب. نەمدەزانی لە ساڵی 1922دا بەرامبەر هەر جوولەکەیەک لە فەڵەستین 5 عەرەب هەبوو. ئەمە ژوای دەکرد وڵاتەکە زیاتر عەرەبی بێت تاکو وڵاتێکی جوولەکە. ئەسەد کەوتە باسی عەرەبەکان لای زایۆنیەکان. پێی گوتن عەرەبەکان زۆرینن، هەروەها بەرهەڵەستی پرۆژەی زایۆنیەکان دەکەن، بەڵام زایۆنیەکان پێیان گوت ئەوانەی ئاژاوە دەنێنەوە خەڵکی ڕەسەنی ناوچەکە نین و هەر بە زووی لەوێ نامێنن. محەممەد ئەسەد کە خۆی لە ئەوروپاوە هاتبوو، هەروەها بۆی دەرکەوتبوو کێشەکانی ئەوروپا لە کێشەکانی ڕۆژهەڵات جیاوازن، پێی وابوو پرۆژەی زایۆنیزم هێنانی هەموو کێشە ئەوروپیەکانە بۆ خاکێکی پاک لەو کێشانە. جیا لەویش ڕوون بوو جوولەکە هێنراوەکان بۆ نیشتیمان نەدەگەڕانەوە، بەڵکو دەیانویست فەڵەستین بکەن بە ئەوروپا. زۆر بە کورتی ئاشکرا بوو جوولەکە هێنراوەکان بێگانە بوون، هەروەها عەرەبەکان ڕەسەن. زایۆنیەکان عەرەبەکانی وەکو گەلێکی دواکەوتوو دەبینی، هەروەها خۆیان بە نەژادێکی باڵاتر دەزانی. بۆیە لایەن سیر بوو کەسێک وەکو جوولەکەیەک لەدایک بوو بێت کەچی لە دژی جوولەکەکان بەرگری لە عەرەبەکان بکات. محەممەد ئەسەد لە کتێبەکەیدا دەڵێت من خۆم جوولەکە بووم، بەڵام دژی زایۆنیزم بووم. ڕاستە هەوسۆزیم بۆ عەرەبەکان هەبوو، بەڵام جیا لەوەش بە نائەخلاقیم دەزانی کۆمەڵێک ئاوارە بە یارمەتی دەسەڵاتێکی گەورەی بێگانە سنوورەکان ببڕن تا کۆ ببن بە زۆرینەی وڵاتێک و ژمارەیەکی زۆر لە خەڵکە ڕەسەنەکە ئاوارە بکەن. ئەو خەڵکەی لە دێر زەمانەوە لەو نیشتیمانەدا بوون و وەکو درەختەکان ڕیشەیان چۆتە خاکەکەوە. لە ئەنجامدا هەر کاتێک گفتوگۆی جوولەکە و عەرەب بەهاتایەتە پێش، من لایەنگیری عەرەبەکانم دەکرد. ئەمەش زوو ڕوویدەدا. لە ماوەی ئەو چەند مانگەدا هەموو ئەو جوولەکانی ناسی من سەیریان لەو ڕەفتارەم داهات. ئەوان تێنەدەگەیشتن چیم لە عەرەبەکاندا بینیوە، چونکە لای ئەوان عەرەبەکان خەڵکێکی دواکەوتوو بوون، هەروەها بە هەمان ئەو چاوە تەماشایان دەکردن کە داگیرکەرە ئەوروپیەکان لە ئەفریقەکانیان پێدەڕوانی. ئەوان گرنگیان بەوە نەدەدا عەرەبەکان چۆن بیر دەکەنەوە، کەسیان بەدەگمەن نەوێت هەوڵی فێربوونی عەرەبی نەدەدا، هەروەها هەموویان بەبێ بیرکردنەوە پرسیارکردن ئەو بیرۆکەیەیان قبوڵ کردبوو کە گوایە فەڵەستین میراتی ڕاستەقینەی جوولەکەکانە. دیارترین گفتوگۆی محەممەد ئەسەد لەگەڵ دکتۆر خاوی مێزماندا بوو، سەرکردە و سەرۆکی جوڵانەوەی زایانی، کە دواتریش بوو بە یەکەم سەرۆکی دەوڵەتی ئیسرائیل. خاوی مێزمان لە میوانیەکدا باسی سەختیە داراییەکانی پرۆژەی زایۆنیزمی کرد، هەروەها باسی بربەستەکانی بەردەم دروستکردنی وڵاتێکی بۆ جوولەکەکان لە فەڵەستین دەکرد. بەلای زمانەوە هەموو ناڕەحەتیەکانی بەردەم پرۆژەکە دەرەکی بوون. ئەسەد بەمە بێزار بوو، بۆیە وەکو خۆی دەگێڕێتەوە گوتم ئەی عەرەبەکان چی؟ وا دەردەکەوت هەڵەیەکی شەرمەزارانەم کردبێت، چونکە دکتۆر ویزمان بە هێواشی ڕووی کردە من، کوپەکەی دەستی دانا، ئەو جا پرسیارەکەی منی دووپات کردەوە، عەرەبەکان چی؟ گوتم دەی چۆن خەوم بۆەوە دەبینن فەڵەستین بکەن بە نیشتیمانی خۆتان لە کاتێکدا عەرەبەکان بە تونترین شێوە بەرهەڵستانن، هەروەها زۆرینەشن.
سەرکردە زایۆنیەکە شانەکانی هەڵتەکاند و بە وشکی وەڵامی دایەوە وا چاوەڕێین پاش چەند ساڵێک ئیتر زۆرینە نەبن. گوتم ڕەنگە ئەوە ڕوو بدات، تۆ ساڵانێکە دەست و پەنجەت لەگەڵ ئەم بابەتەدا نەرمە، بۆیە لە من باشتری لێ دەزانین. بەڵام ئەگەر لەو بربەستە سیاسیانەیش بگەڕین کە عەرەبەکان دەیخەنە بەردەمتان، ئەی ڕەهەندە ئەخلاقیەکە بێتاقەتتان ناکات؟ پێتان وانییە دەرکردنی گەلێک کە هەمیشە و هەردەم لێرە بوون ستەمە؟ دکتۆر ویزمان برۆکانی بەرز کردەوە گوتی بەڵام وڵاتەکە هی ئێمەیە، ئەوی بەستەم لی بێبەشکراوین وەری دەگرینەوە. بەڵام بۆ ماوەی 2000 ساڵ لە فەڵەستین دوور بوون، پێش ئەوە بۆ ماوەی کەمتر لە 500 ساڵ حکمی ئێرەتان کردووە، خۆتەنانەت ئەو کاتیش حکمی تاوی وڵاتەکەتان نەکردووە، وا نازانیت عەرەبەکانیش بۆیان هەبێت داوای ئیسپانیا بکەنەوە، چونکە زیاد لە 700 ساڵ حکمی ئەوەیان کردو تەنها 500 ساڵێکیشە لە دەستیان داوە. دکتۆر ویزمان سەبری نەما، گوتی قسەی بەلاش عەرەبەکان ئیسپانیایان داگیر کردبوو، هەرگیز نیشتیمانی ڕاستەقینەی ئەوان نەبوو، بۆیە دەرکردنیان لەلایەن ئیسپانیەکانەوە حەق بوو. پێم گوت بمبورە، بەڵام وا دەردەکەوێت گرفتێکی مێژوویمان هەبێت، هەرچۆن بێت عیبریەکانیش هەروەکو داگیرکەر هاتنە فەڵەستین، پێش ئەوان دەیان هۆزی سامی و ناسامی لێرە نیشتەجێ بوون، عەموریەکان، ئیدۆمیەکان، فلستینیەکان، موابیەکان، هەروەها هیتیەکانیش. ئەو هۆزانە تەنانەت لە سەردەمی شانشین ئیسرائیل و یەهودایشدا لێرە بوون. کاتێک کە ڕۆمانیەکان پێشینانی ئێمەیان دەرکرد ئەوان هەر لێرە بوون، ئەمڕۆژ هەر لێرن. ئەو عەرەبانەی پاش فراوانخوازیەکەی سەدەی حەوت لە سووریا و فەڵەستین نیشتەجێ بوون هەمیشە کەمی نەبوون. زۆرینەی ئەوانەی ئەمڕۆ وەکو فەڵەستینی یاخود عەرەبی سووری ناویان دەبین ڕاستیەکەی بوون بە عەرەب و لە بنەڕەتدا دانیشتوانی ڕەسەنی وڵاتەکەن. هەندێکیان لە ماوە درێژەکەدا بوون بە موسڵمان، هەندێکیشیان وەکو مەسیحی ماونەتەوە. موسڵمانەکان هاوسەرگیریان لەگەڵ موسڵمانەکانی تری عەرەبستاندا کردووە. بەڵام دەتوانیت نکوڵی لەوە بکەیت ئەو خەڵکی لە فەڵەستینن، هەروەها بە عەرەبی دەدوێن، جا مەسیحی بن یاخود موسڵمان، نەوەی ڕاستەقینەی هەروەها ڕاستەوخۆی دانیشتوانە ڕەسەنەکەن. ڕەسەن بەو مانایی پێش ئەوی عیبریەکان پێ بخەنە سەر ئەم نیشتیمانە ئەوان لێرە بوون. دکتۆر ویزمان زەردەخەنەیەکی بەڕێزانەی بەڕووی تەقینەوەکەمدا کرد و گفتوگۆکەی گۆڕی. بە دەرئەنجامی بەشداریەکەم شاد نەبووم، بێگومان چاوەڕێ نەبووم ئەوانەی لەوێ بوون لە دکتۆر ویزمان هەر بگەڕێ لەوەدا هاوڕام بن کە بیرۆکەی زایۆنیزم بناغەیەکی فشەڵی ئەخلاقی هەیە. بەڵام ئومێدەوار بووم بەرگریەکەم لانی کەم تۆزێک سەرکردایەتی زایۆنی نائاسوودە بکات، نائاسوودەیەک وایان لێ بکات ورتر بن، هەروەها دام بە ڕەوایەتی ئەخلاقی بەرهەڵستی عەرەبەکاندا بنێن. ئەوە ڕووی نەدا، لەبری ئەوە هەموو ئەو چاوانی لە ژوورەکەدا بوون لەسەر من جێگیر بوون. ئەو چاوە تیژانە ڕەخنیان لێ دەگرتم و سەرکۆنەی گوستاخیەکەیان دەکردم، چونکە پرسیارم لە مافی پرسیار لەسەر نەکراوی نیشتەجێبوونی جوولەکەکان کردبوو لە خاکی پێشینانیاندا. لە خۆمم دەپرسی چۆن دەکرێت کەسانێکی زیرەکی وەکو جوولەکەکان لە ناکۆکی عەرەب و زایۆنیدا تەنها جوولەکە لە بەرچاو بگرن؟ نەیان دەزانین لەسەر ئاستی دوورمەودا کێشەی جوولەکە لە فەڵەستین تەنها بە هاوکاری عەرەبەکان چارە دەکرێت. یعنی بەو ڕادەیە بەرامبەر داهاتووی ئازاربەخش و وێرانکەری سیاسەتەکانیان نابینا بوون، واتە نەیان دەزانی تەنانەت ئەگەر دوورگە جوولەکەکە بە شێوەیەکی کاتیش سەرکەوتوو بێت لە ناوەندی دەریای تووڕەی عەرەبدا ڕووبەڕووی چڕق و تاڵی و بەرهەڵەستیەک دەبێتەوە. بەڵام لەوەیش سەیرتر هەبوو، بیرم دەکردەوە چەندە سەیرە گەلێک کە لە مێژووی خۆیدا دنیایەک ستەمی لێکراوە، ئێستا ئامادەیە بۆ گەیشتن بە ئامانجەکەی ستەمی کوشندە لە نەتەوەیەکی تر بکات. چ نەتەوەیەکیش؟ نەتەوەیەک کە لە ئازارەکانی مێژووی جوولەکەدا تۆسقاڵێک خەتای نەبووە. دەمزانی ئەوە لە مێژوودا نوێ نییە، بەڵام زۆر بێتاقەت بووم بەوەی بەچاوی خۆم دەمبینی.